بسم الله الرحمن الرحيم. إيرا غورستاني بقيع أو شاري مدينة بيغمبر صلى الله عليه وسلم أو غورستانية كا غوري زور لها ولاني بيغمبري ليا صلى الله عليه وسلم و أوانيك خاوني فضلا أو صحابانا زوريان ليرا نجراون بويا إنسان كهاتي إيرا وريكوتي إيرا واسنة سرداني أو غورستاني بكات كزور لها ولاني بيغمبري ليا صلى الله عليه وسلم بصحيح مسلم داهاتوك شويك جبرائيل ديت لاي بيغمبري صلى الله عليه وسلم فرماني بيدكاو بي دليت كبتشيت بو غورستاني بقيع وداواي لي خوشبون ورحم بزيب أهل بقيع كات كهوش فضل قوري وشاكي أوانا من بيدليت كليرة نجراون وأو غورستانا كخاوني قوري وفضل خويتي وكلا شاري بيغمبر صلى الله عليه وسلم وكراوة بو غورستان وغورستاني بقيعة داوا لە پێغەمبەر دەکرێت کە داوای لێ خۆشببوون بۆ ئەهلی ئێرە بکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک دەتوانێت لە مەدینەی بمرێت با لێرە بمرێت. بۆچی؟ چونکە دەفەرمێ ئەمن شاهیدی بۆ دەدەم. شاهیدی چی بۆ دەدات؟ شاهیدی ئیمانی بۆ دەدات، شاهیدی چاکەی بۆ دەدات. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ ئیمان لە مەدینەیدا کۆ دەبێتەوە، هەروەکو چۆن مار لە کونی خۆیدا کۆ دەبێتەوە، ئیمانیش ئاوا لە مەدینەیدا کۆ دەبێتەوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی دیکەدا لە چواردەوری مەدینە چەند مەلائکەتێک هەن کە دیفاع و پاسەوانی لە مەدینە دەکەن، نایەڵن نەخۆشی تاعون و هەروەها دەجال بێتە ناو ئەو شارەیەوە. ئەو شارە بەڕاستی خاوەنی زۆر فەزڵ و گەورەیە و شاری دارولئیمانە. ئیمان لێرەیە، ئێمەش ئومێدمان وایە ئیمان لەگەڵ خۆمان بەرینەوە و هاتوین بۆ ئەوەی کە ئیمانمان نوێکەینەوە ئینشاءالله. داوای لێ خۆشببوون و پلە بەرزکردنەوە بۆ ئەو هاوڵانەی پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم بۆ ئەهلی بەقیع دەکەین و داوای عاقبەت خێریش بۆ خۆمان دەکەین، داوای دین و ئیمانیش تەقواداریش بۆ خۆمان دەکەین ئینشاءالله کە هاتوینە دارولسەلام و دارولئیمان ئینشاءالله ئیمان و ئەمن و سەلامەتی لەگەڵ خۆمان دەبینەوە. هەرچی گوناه و تاوان هەیە جارێکی دیکە ناگەڕێینەوە سەری و لێرە فڕی دەدەین ئینشاءالله بە ئیمان و تەقوا و ئیخلاسەوە ئومێدمان وایە بگەڕێینەوە بۆ ماڵ و وڵاتی خۆمان و ئالە دارولئیمانەی ئینشاءالله تەقوا و ئیمانمان زیاد بێ و تەقوا و ئیمان لەگەڵ خۆمان بەرینەوە. خوای گەورە عاقبەت خێرمان کا و ئەو عومڕەیەمان لێ قبوڵ کە ئینشاءالله بیکاتە مایەی خێر و بەرەکەت بۆمان، بە ئیمانەوە بمانژێنێ و بە ئیمانەوەش بمان برێنی لە خزمەتی ڕەسوول اللهیدا لە ڕۆژی قیامەتی صلی الله عليه وسلم هەمومان بەیەکەوە کۆ بکاتەوە زیندوو بکاتەوە ئینشاءالله بۆ بەر شەفاعەتی ئەو پێغەمبەرمان بخەی. آمين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.